بەڵێ کاک فەرهاد ئەم کاتت باش کاک فەرهاد ینی لە نوێژی دوێنێی هەینی موقتەدا سەدر ماوەی یەک ڕۆژی دای عەبادی بۆ ئەوەی کابینە تەکنۆکراتەکەی پێک بێنێتن هەڵوێستی ئێوە وەکو لایەنە کوردیەکان لە ئێستادا چییە؟ بەڵێ سڵاو لە هەموو لایەک ئەمڕۆ دانیشتنی پەرلەمان بەردەوامە و کارنامەی دانیشتنەکە هیچ بڕگەیەکی تێدا نییە کە پەیوەندی بە متمانەدان بە وەزیر یا دەست لە کار کێشانەوەی وەزیرەکانی ڕابردوو تێدا بێت ئەمەشەوە ئەگەێنێ کە تاوەکو ئێستا هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمان و ناو حکوومەت نەگەیشتونەتە سیقەیەکی کۆتایی لەگەڵ حەیدەر عەبادیە بۆ ئەوەی ئەو کاندیدانە بهێنێت و وەزیرەکانی پێشوویش لا ببرێت و وەکو فراکسیۆنە کوردستانەکانیش بڕیار وایە سبەینێ دانیشتنێک هەبێت لە نێوان فراکسیۆنە کوردستانەکانە لە کاتژمێر 11ی پێشنیوەڕۆ و دوا بەدوای ئەو دانیشتنێکە کرێت لەگەڵ سەرۆکی پەرلەمان کە هەموو سەرۆک فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی عێراق بۆ ئەوەی بە ڕوویایەکی ڕوون و ئاشکرا و بۆ ئەوەی یەخستنێکی هەڵوێست هەبێت کەواتە ئەتوانین بڵێن دوای ئەوەی کە ئەو 4 کاتژمێرەی کە موقتەدا سەدر لە دوێنێ ڕایگەیان کۆتایی هاتووە تا ڕادەیەک هیچ گۆڕانکارێک لە ئارادا نییە بەڵکو ڕۆژانی ئایندە گۆڕانکاریەکان دێت و بڕیار وایە لەم هەفتەیە حەیدەر عەبادی بەشێک لە وەزیرانەی کە یەکلایی بووەتەوە دوای ئەوەی کە پرسوڕای سەرۆکی کوتلەکان وەرئەگرێ بهێنێتە پەرلەمان بۆی دەنگی لەسەر بدرێت. باشە ئەوانەی تا ئێستا یەکلایی بۆ تۆ کاک فەرهاد کێن؟ لە ڕاستیدا تاوەکو ئێستا ئەوەی ئەوترێت لە ناوەکان و لە وەزیرەکان جگە لەوەی کە لە ڕاگەیاندنەکانەوەیە هیچ شتێکی فەرمی نەهاتووە پێویستە ئەو ناوانە بە شێوەیەکی فەرمی لەلایەن حەیدەر عەبادیەوە بنێرێت بۆ پەرلەمان ئەو کات دەتوانین بڵین کێن ئەو کەسانە و بۆچی وەزارەتێکن بە پێی زانیاریەکانی ئێمە بۆ هەر وەزارەتێک زیاد لە کەسایەتیە کاندید کراوە کە پەرلەمان یەکلای ئەکاتەوە کامێکێک لەو کەسایەتیانە ئەو پۆستە وەرەگرن. باشە دکتۆر فەرهاد چەند کەساتیەکی کورد باز لەوە دەکرێت کە بەبێ ئاگاداری ئێوە وەکو فراکسیۆنە کوردیەکان و حیزبەکان چاوپێکەوتنیان لەگەڵ لیژنەکەی عەبادیە پێکهێناوە ینی دەتوانن یاخود دەزانن ئەو کەسانە چێن؟ ئەوەی بیستمانە لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە هەندێک ناومان بیستووە کە کەسایەتی دیاری کوردستانن ئەو ناوانە دەوترێت نازانم تا چەند ئەم بۆ چونارە ئەوەی کە ئەوترێک بەڕێز دادوەر کاک ڕزگار حەمە ئەمین و دکتۆر دلاوەر عەلایدین ئەمە وەکو لە ڕاگەیاندنەکانە بیستمانە وەکو وتم ناتوانم بڵێم تا چەند ئەمانە دروستن بەڵکو ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە وەکو فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان دوێنێ مەکتەبی سیاسی بەڕوون و ئاشکرای ئەوەی ڕاگەیاندووە کە پێویستە دیاریکردنی کەسایەتیەکانی کورد بۆ وەرگرتنی وەزارەتەکان پێویستە بە هەماهەنگی بێ لەگەڵ سەرکردایەتی سیاسی کورد و نابێ هیچ لیژنەیەک لە دەرەوەی کوردستان بە ئارەزوی خۆی کەسایەتی لەسەر پشکی کورد دیاری بکات و پێویستە پابەندی تەوافقی سیاسی بین کە پێشتر حکوومەتەکەی لەسەر دامەزراندنەوە و بۆش لە هەوڵین لەگەڵ هەموو فراکسیۆنەکان ئێمە بەڵێ خەڵکی کەسایەتی زۆر دیارمان هەیە چ لەو ناوانەی کە ناوم هێنان چ لە ناو فراکسیۆنەکان چ لە دەرەوەی فراکسیۆنەکانیش دەتوانین سەرکردایەتی سیاسی کورد هەر کەسێک بە شایستە بزانێت کاندیدی بکات چونکەوە بە نەتیجە کاندیدی کووردە بیرمان نەچێ ئێمە لە ڕابردوودا حکوومەتی بەعەس چەندین خەڵکی بە ناوی کوردەوە دیاری ئەکرد بۆ پۆستەکان بەڵام لە هەمان کاتیشە ئەنجامی وێرانکاریەکانی بەعەس بەرامبەر بە کورزانیمانە ئێمە هەموو ئەو کەسایەتیانەی کە ناوم هێنان جارێکی ترتەکی دەکەمەوە لەگەڵ ئەو کەسایەتیانی کە فراکسیۆنەکان کاندیدی ئەکەن کەسایەتین کە ئێمە ئەتوانی شانازیان پێوە بکەن و متمانیان بێنێ دکتۆر فەرهاد سەرکردایەتی سیاسی کورد. باشە دکتۆر فەرهاد لە کورد تەنها ئەو دوو کەساتیە چاوپێکەوتنیان لەگەڵ لیژنەکەی عەبادی کردووە یاخود کەساتی تر هەن؟ ئێمە ئاگادار نین کە چاوپێکەوتنیان لەگەڵا کرابێت بەڵکو تەنها لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە ئەوەی لە میدیاکانەوە باس کراوە ئەوەی ئێوە بیستوتانە هەر ئەو دوو کەسەن یاخود خەڵکی تریشی تێدایە؟ هەندێک یەک دوو ناوی ترمان بیستووە یەکێک لەوانە بەڕێز ئومێد ناوێکە
بەڵام نازانین تاوەکو ئێستا وەکوتم ئەمانە چەندیان ڕاستە چونکە جەنابتان دەزانێت لە ڕاگەیاندنەکانەوە زۆر شت ئیسارە ئەکرێت کە ئێمە خۆمان لە ناواقعەکانین هەستی پێ ئەەکەین کە ئەوانە بنەمایەکی دروستیان نییە بۆیە وەکو پەرلەمان دەبێت چاوەڕوانی ئەو لیستە بکەین کە حەیدەر عەبادی پێشبینی ئەکرێت لە چەند ڕۆژی ئایندەیە بۆ پەرلەمان بینێرێت و بەدڵنیایەوە ئەو کات دەزانین کێیە و بۆچی پۆستێکە. باشە ئێوە وەکو فراکسیۆنە کوردیەکان کەستان دەستنیشان کردووە؟ تا ئێستا بە فەرمی هیچ ناوێک دەستیشان نەکراوە و بە هیچ بە فەرمی هیچ ناوێک نەدراوە بە حەیدەر عەبادی، بەڵام ئەوەی کە تەکیدی لەسەر کراوەتەوە هەموو فراکسیۆنە کورسانەکان جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە پێویستە حەیدەر عەبادی ئیستحقاقی ئینتیخابی کورد بپارێزێت و پێویستە هەموو ئەو کاندیدانە بە فلتەری فراکسیۆنە کورسانەکانە تێپەڕێن بۆ ئەوی نمایندەی کورد بکەن بە شێوەیەکی فەرمی و لە چەند ڕۆژی ئایندا بەدڵنیایەوە، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەمە ئاماژەی پێ بکەم داوای ئەوە کراوە لە حەیدەر عەبادی کە ڕوونکردنەوە بدا لەسەر ئەوەی کە لەسەر چی بنەمایەک ئەم وەزیرانەی ئێستا لە کابینەکەیان لا ئەدات بە تایبەتی وەزیرە کوردەکان ئەگەر هەڵەیەکەم و کورتێکیان هەیە با پێمان بوترێت و لەسەر چی بنەمایەک وەزارەتمانەدات و کام وەزارەتانێت تاوەکو بەپێی تایبەتمەندی ئەو وەزارەتە ئێمە کاندیدی بینێ. باشە ئێوە پشگیری ئەو ناوانە دەکەن کە بڵاو کراوەتەوە؟ سەرکردایەتی سیاسی کورد بڕیار لەسەرەوەدا. ئێوە وەکو فراکسیۆنەکان فراکسیۆنە کوردیەکان لە پەرلەمان سەرکردایەتی سیاسی کورد کە مەرجعی ئەخیری هەموو فراکسیۆنە کورسانەکانە ڕای لەگەڵ هەر کەسێک بێت بە هەماهەنگی لەگەڵ فراکسیۆنە کورسانەکانە ئێمە بەدڵنیایەوە پاڵپشت و پشتیوانی ئەبین پێمان وایە دڵسۆزە بۆ خەڵکی کوردستان و داکۆکیکردن لە مافەکانیان. باشە ینی ئەوانێ دوو کەس کە باز ناویان هاتووە باز لەوە دەکرێن کە سەر بە یەکێتین، ینی ئێوە پشگیری دەکەن یاخود بە ئاگاداری ئێوە حەزب چوون ئەوەی کە باس کراوە لە پێش هەموو شتێک ئەمانە نوێنەری کورد ئەبن پێشەوە نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بن. ئەمە یەک دوو یەکێتی نیشتیمانی کوردستان بەیانەکەی دوێنەی ڕوون و ئاشکرایە کە ئەڵێت پێویستە سەرکردایەتی سیاسی کورد بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی بەغدایە کاندیدەکان یەکلایی بکاتەوە لە دەرەوەی ئەوە پاڵپشت و پشتیوانی هیچ کەسێک نابین یا هیچ لیژنەیەک نابین کە بە ئارەزووی خۆی کەسایەتی لە کوردستانەوە هەڵبژێرێت و لەسەر پشکی کورد دابینێت. باشە کاک دکتۆر فەرهاد، ینی ئەم پرسە بەڕای ئێوە کەی یەکلایی دەبێتەوە؟ هیچ ئامادەکاری کراوە کە وەفدێکی سیاسی کورد سەردانی بەغداد بکاتن؟ تا ئێستا کە هیچ بڕیارێک نییە کە وەفدێکی سیاسی کورد بەشداری بکات، بەڵکو ئەوەی من ئاگادارم هەموو کوت لە کوردستانیەکانی ئێرە و سەرۆکی فراکسیۆنەکان بە تایبەت لەگەڵ سەرکردایەتی حیزبەکانی خۆیان لەسەر هێڵان و کۆبوونەوەی بەرداوامی فراکسیۆنە کورسانەکان هەیە لێرە وەکوتم سبەینە پێش کۆبوونەوەی سەرۆک فراکسیۆنەکانی پەرلەمان سەرۆکی کوت لە کوردستانەکان کۆبنەوە بۆ ئەوەی بە بۆچوونیەکی یەک هەڵوێستیەوە بڕۆنە ناو کۆبوونەکەی فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی عێراق. باشە کاک فەرهاد، ینی ئێوە وەکو کورد چەند وەزیرتان بەرەکەوێت؟ بە پێی زانیاریەکانی ئێمە حەیدەر عەبادی بڕیاری داوە ژمارەی کابینەکەی لە 22ەوە کەم کاتەوە بۆ 15 وەزیر. ئەگەر ببێتە 15 وەزیر بە پێ پشکی 20% ئیستحقاقی ئینتیخابی خۆمان وەکو کورد 3 وەزیرمان بەرەکەوێت، بەڵام دەبێت ئەو وەزارەتانە وەزارەتی سیادیان تێدا بێ و وەزارەتی خەدەمیشان تێدا بێت. ئەو وەزارەتانە ینی وەزارەتە سیادەکانیشی لە ناودا دەبێت؟ بەدڵنیاییەوە ئەو سێ وەزارەتە دەبێتیان سیادی بێت. باشە لە ئێستادا بانکیمۆن ینی بڕیارەکە بەشداری لە کۆبوونەوەکەی پەرلەمانی عێراقدا بکاتن، ینی هۆکار چییە کە سکرتێری گشتی نەتەوە گرتووەکان بەشدار دەبێت لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق؟ بەڵێ جگە لە بانکیمۆن هەریەکە لە سەرۆکی بانکی نێودەوڵەتی سەرۆکی بانکی ئیسلامیش بەشدارن بەڵێ بۆ پشتیوانیکردنی عێراقا لە ڕوبەڕووبوونەوەی ئیرهاب و داعش و بۆ پشتیوانیکردنی ئابووریانەی عێراقا بۆ ئەوەی کە کۆمەکێکی نێودەوڵەتی بکرێت چ بۆ عێراق چ بۆ سووریا وەک دەزانرێ بانکیمۆن لە سەردانەکەی تەنها بۆ عێراقنەوە پێشتر سەردانی لوبنانی کردووە بڕیار وایە هەندێک شوێنی تریش ببینێت و بەبێ زانیاریەکانی ئێمە دوای سەردانەکەی بەغدای سەردانی هەرێمی کوردستانیش دەکات. هیچ وادێکیان داوە کە هاوکاری عێراق بکەن یاخود تەنها ئەوەیە دێنە ئەوێ
وەکو بەرپرسەکانی تر وتار پێشکەش دەکەن و دەگەڕێنەوە. وەک دەزانرێت لە ماوەی ڕابردوودا سەرۆکی پەرلەمانی عێراق چاوی بە بانکی مۆ کەوت لە دەرەوەی وڵات و ئەمە وەکو بانگێشت وەڵامێک بوو بۆ بانگێشتکردنی کە پەرلەمانی عێراق بۆی کردبوو ئامادەبوونەکەی بۆ پشتیوانیکردنی عێراقەوە لە ڕابردووشە لە دانیشتنی پێشوە بەڵێنی ئەوەی داوە کە هەماهەنگی دارایی و ئەمنی عێراق بکات بۆ دەرچوون لەم قەیرانانی کە بەرۆکی کردووە. باشە دکتۆر لە کۆبنەوەکەی دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەماندا پرۆژە یاسای هەڵوەشاندنەوەی بڕیاری ژمارە 100 ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی ئەو کات دەدرێتن، ینی ئەگەر شرۆڤەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەیت. بڕیاری ژمارە 100 کە ئەنجومەنی باڵایش بەناو شۆڕشی عێراقی لە ڕابردووە دەری کردبوو ئەمڕۆ یەکێک بوو لە پرۆژە یاساکەی ناو کارنامەکەی دانیشتنەکە و خوێندنەوەی یەکەمی بۆ کرابوو هەڵوەشاندنەوەی تایبەتە بە وەزارەتی ئەعلامی عێراقی ڕابردوو کە ئێستا نەماوە بەڵکو ئێستا وەزارەتی ڕۆشنبیری و ڕاگەیاندن و گەشت و گوزار و شوێنەوارە. ئەو پرۆژە یاسای تایبەت بۆ وەزارەتی ڕاگەیاندنی عێراقی کە ئێستاکە نەماوە بۆیە بڕیاردرا ئەو بڕیارە هەڵوەشێتەوە. بەڵێ فەرهاد قادر ئەندامێ پەرلەمانی عێراقی فراکسیۆنە یەکێتی باوایەکی زیندی نەڤاڤاییە پەرلەمانی عێراقی دگەلمە دەبێ گەلێک سپاس بۆ شرۆڤەیەنتە.